قەت بۆ کەسانێک ببینن کە خێزانەکەی زۆر خۆش دێ پیاکەی زۆر خۆش دەوێت بەڵام بێ بڕانەوە پێکەوە دە چێشەدان و دە هەڵادان و دە ناخۆشیدانی هەتا بۆ خۆتان دەڵێ خێزانەکەم زۆر خۆش دەوێت پیاکەم زۆر خۆش دەوێت بەڵام نازانم بۆ لەسەر چکۆلەترین شل لێمان دەبێتە چێشە و هەڵا و بۆ کەسانێک ببینن کە ساڵانێکی زۆرێک تریان خۆش ویستەوە بەڵام و کاتێکی زڤەجیان کردەوە چەند ساڵی بەڵی زڤەجیان هەر چێشە و هەرا بوو و ناخۆشی بوو و لە ڕای خۆی کوتوێتی حەق من مەم دەزانی ئیزدواجکردن و ژیان پێکەوە هێنان زۆر دەبێت لەوە خۆشتر و شیرنتر بێ بەڵام مەلام وە سارد و ناخۆشە و ئەو کەسێک کە هاتووە لەسەر ژیانی هاوبەشیم بۆ دەبێت تونند و تیژی دەگەڵ من هەڵسوکەوت دەکا ئەگەر و پرسیاری تۆشە تا درێژێ ویدیۆ دەگەڵم بە بێگوما بە پرسیار بە جای پرسیارەکەت دەگەی بەنێوی خوددا چیمەنی پەریزەنم کارناس بە دەروونناس لە خزمەت و داهام تا بۆ چەشنە ویدۆیانە حەول بدەم کە بنەماڵەکان خۆشترکەم ئەمن دەروونناسێکی لاشەڕ و سڵح تەڵەبم پێم خۆشە کێشەکان حەلکەم مشکلەکان حەلکەم بە مرۆڤ بە حەسانەوەی ڕاستەقینە بگا نەکەو حەسانەوەی کەمە بە هەڵە فکر دەکەینەوە کە حەسانەوەی ڕاستەقینەیە حەسانەوە دە پارەدانێ دە مەقامدانێدا شۆنهایەکی بەرزدانێ حەسانەوە لە مێشک و ڕەوانماندا لە بنەماڵێکی گەرم و گوڕدایە بەس حەول دەدەم کە زیاتری بیدۆکانی کە تۆماری دەکەم لەسەر و بابەتە بتووە دۆستان بێنین لێ بکۆڵینەوە ئەوەت ئەوە بزانن کە هەر شتێکە لە کۆمەلگادا ڕووی دەدا چەندانە بناغی هەیە ئەمن دەو ویدۆیەدا یەک بناغی دەڵم دلیلی وی کە زۆر جار ژن و پیاو زۆر پێکەوە دەچێشەدان بە باوەی کێکتیان زۆر خۆش دەوێت بەڵام بێبڕانەوە تووشی شەڕدە بن ئەوەیە کە ئەمە شتێکمان هەیە بەنی وی کە باوەڕەکانمان بیرەکانمان خۆبتە کۆمەڵدا دروست دەبێ لە قەدیمەوە ئەو شتە هەبووە یعنی مەسەلەن تمشات دەکرد پیاوێک کە ژنی دێنا باپیری مامی بابی هەر پیاوێک هەتا خاتوونەکانیش پیان دەکۆت زارۆڵەجە ئەڤڵەڕا کاری خۆتون بگرە بە کورداری خۆمان لە منت نەکێ کوڕی من نەچی ژنساری سرت بێ نەچی دەسەڵاتی بدەیە نەچی لە ئانەوە قسەی بسێتە سەرێ ژن وانێکی بێ ئیمانە کافری بێ ئیمانە ئەگەر حاڵی بێ جێلی ئەگەر حاڵی بێ کە دەتوانێت قسەت بشکێنێ ئەگەر حاڵی بێ کە دەتوانێت سواری سرت بێ حتمما دەیکاوە پیاوەتی لێ دەستێنێ ئاوا واردێ و ژیانە هاوبەشیەی دەکەن کە لە ئەڤڵی ڕادمی شیرن مەکە لە ئەڤڵە ڕاهەرچی ویستی لە بەردەمیدا منێ دویا بۆت خڕ نابێتەوە بەلەو بەرەوە بە خاتوونەکان قسە دەکەن و نسحەتی دەکەن ئەتو وەکمە لە خۆت مەکە ئەتو خۆت چارە ڕەش و بەدبەخت مەکە ئەمن لە ئەڤڵ ڕاهێندە بەدبەوەدا هێندە دەگەڵی سازام هێندەم جواب داوە هێندە ماڵداریم بۆ کرد خانوێتیم بۆ کرد ئەوەم بۆ کرد دۆڕاندم ئەتۆ وەک من مەکە یعنی ئەتۆ فکرکە یەکدانە میوانت بۆ دێ پێت دەڵەنەوە میوانەکەت دێ دەهێ ماڵت بدزێ منداڵت بکوژێ قەباحەتت بۆ ساسکە تا ویژدانە نە تۆ دەگەڵە و میوانە چۆن دەجوڵەیەوە وەختێگەمە مێشکی ژن و کچ و کوڕە ئاوا سەممی دەکەین و ژەهراوی دەکەین و دەینێرین دە پەیوەندیکەدا بەڕاست دەبێت زۆرمان پێسەیرێ کە دوای هەفتەیەک کێشیان لێ پەیدا دەبێ دوای مانگێک خانمە دەتۆرێ دوای مدەتێک شتەکە خڕا دەبێ ئەلئانەکانی خاتوونەکان چ مەحسەت یەکتری دەکەن پێی خەرجکە ژن خەرج نەکا پیاوە احترامی بۆ دانانێ ژنێکە خەرجینێ قەدر و احترامیشینێ و ئەو شتە چۆ دەمێشکی کچەکانمانەوە هەر کوڕە دەڵە سەلام و ئەلەک دەڵە بێنە پۆل بێنە زیندگی بێنە جل بێنە فڵان بۆ چونکە ئەوەیان دەمێشکی کردو کە ئەلئان عادەتی بدەی بەوەی کە خەرج نەکەی دوای بۆت خڕ نابێتەوە دوای بۆت خەرج ناکە دوای پوڵت ناداتێ بەس دۆستان هەر ئەو شتە ئەلئان هاتوو دە سۆشیال میدیاکانەوە ئەلانەکانێ دە تۆمەڕە کۆمەڵایەتیکاندا ئەو بلاگێرانە دەستیان پێکردو بە سازکردن و تۆمارکردنی بابەتایەک لەو بۆ پێکەنین ها کە لەو بەرەوە کوڕەتین دەدەن دش بە خانمەکان تین دەدەن دش بە پیاوەکان بەوی بە قەولی ببەخشن دەمەسەلدا مەناقەشانێ بە کەرۆشک دەڵەن هەڵە بە تازی دەڵەن ڕێکەوە لەو بەرەوە کوڕەتین دەدەن کە نهێڵی ئەوە بەسەرکەوێ لەو بەرەوە کچەتین دەدەن کە نەدۆڕێنی لە ئەوڵەڕۆ کاری خۆ چاک بگرە پەزمە وەختێک کچ و کوڕێک کە هەستی خۆشەویستیان بەرابەر یەکتری هەیە بە ئەو هەموو فکر و بیر و ڕا ژەهراویەوە نێرینە بن سقفێکەوە بەڕاستی سەیرەکەوان اختلافیان دەبێ بەڕاستی سەیرەکە خۆشەویستیکیان دەسواتەوە و لە بین دەچەویدی هیچی لێ نامێنێتەوە دەست پێ بکەین ئەو ڕاوێژە هەڵەیە خڕکەینەوە ئەو باوەڕای هەڵەیە خڕکەینەوە ئەو تیندانانە خڕکەینەوە ئەوەندە پیاوی دش بە ژنی و ژنی دش بە پیاوی تەحریک نەکەین دەست هەڵگرین بە جگەیوانان دوو نسحەتی باشیان کەین کچی من تازە پێدەگا تازە دەگاتێ جوانە شاید ڕۆژایەک نەیبێ شاید زەمان و وەختێک نەیبێ
جوابی بدەوە لە سەردڵی بە حتا ئەتۆ لە سەردڵی بی ئەویش احترام بۆ تۆ دادەنێ حتا احترامی خانەوادەکەی بگری ئەویش بۆ تۆ وا دەبێ دەرکی کە بە پیاوی خۆتی بزانە بە ماڵی خۆتی بزانە فکر مەکە ماڵی کافرا فکر مەکە زندگێکە کە دەبێ هەرلی ببڕیوە ئی خۆتە شتێکە کە بۆ خۆت سازی دەکەی بۆ داهاتی خۆتە دەگەڵ پیاوەکە تیم بە بەلەو بەرەو بە کوڕە بڵان ڕۆڵە ئەوە خێزانی تۆیە چاوی لە دەستی تۆیە هۆشی لە تۆیە احترامی بگرە قەدری بگرە محیبەتی پێ بکە لەگەڵی بسازێ مەودایەک بە هێکتری بدەن تا پێکەوە بە تەفاهم دەگەن ئەوە لە ژیانێکی دیکە هاتۆتەوە تا لەگەڵ ژیانی تۆ سازگار دەبێ پێکەوە بڕێکتان ناکۆکی دەبێ لەگەڵ یەکتری سەبور بن لەگەڵ یەکتری ئارام بن خۆشی دەبێت تۆژەوت خۆش دەبێ سەی بکەن ژیانێکی خۆش پێکەوە بسازکەن ئەگەر بەو وتانیان پێ بڵین و بەڕێنکەینە سەرژیان دیتوتانە چەند جوانترە کارێک بکەن کە بلاگێرەکانیش بزانن کە ئەو قسانە خەریداری نەماوە ئەوەندە دژ بە یەکتری قسەکردن و تحریککردن کەسی دی چاوی لێ ناکە با ئەوانی ژاڵگۆڕێک بەسەر خۆیان بدەن و شتەهایەک سازکەن کە بە دکاری زەمانەکانمان بێ شاید ئەمنێکە ژیانێکم گوزەراندۆ ئەنگوە کە ژانێکە گوزەراندۆ بیرروڕایەکمان تێدا ساز بۆ ئەو شتانە تێماندا تەسیردانەنێ بەڵام کچێکی نەونەمام کوڕێکی نەونەمام کە تازە دەیەوێت ژیانی دەست پێ بکە و ئیدەئالگەرایە پێی خۆشە باشترین ژیان بۆ خۆی سازکە وەختێک نیشکی پڕ دەکەین لەو بتە ناحەزانە لەو بتە ناخۆشانە لەو بتە سەمیانە گومانتان هەبێکە ژیانێکی خۆشیان نابێ ناڕەحەتی ئەوەیە کە هەردێنەوە وەک خەمێک و وەک بارێکی گران دێنەوە سەر دڵی دایک و بابەکانیان دەست پێ بکەین ئەو باوەڕە ئەو بیرە جوانە لە کۆمەڵدا گەورەکەینەوە کە بە کوڕەکانمان بە کچەکانمان بڵین ئەنگۆ بە یەکتری ژیانتان پێ ناکرێ دنیا بە پیاوە خۆشە دنیا بەژنەوە خۆشە ئەو دوو جنسە بەیەکەوە جوانن هیچ شتێک و هیچ شتێک لە بنەماڵێکی ڕتەبا ڕۆبا خۆشترنێ و هەم بە کوڕە هەم بە کچە بڵین کە ئەو کەسەی کە دێتە ماڵت وەکو میسالی میوانەکە ئەگەر پێی بڵێ کەسێک کە دێ ئەتۆی زۆر خۆش دەوێ زۆری هۆش لە تۆیە زۆری ئاگالێتە زۆری بۆ مهمەکات تۆ تووشی ناڕەحەتی نەبی ئەتەچە میواندارێک دەبی بێگومان جوانترین و ڕازاوەترین میوانداری لێ دەکەی پس کچەکان و کوڕەکانمان بۆ بیرروڕایە گەورەکەین بۆ بیرروڕایشەوە بیان نێرین بۆ یەکە ژیانی هاوبەشی دەست پێ بکەین و ئەو هەستەیان بدەینێکە کچی من تا ئەو کوڕە کەیفی ساز بێ کەیفی تۆ سازترە و کوڕی من تا ئەو کچە دەژیانی تۆدا دڵی خۆشتر بێ دڵی تۆ خۆشترە بە هیوای وەی کە کۆمەڵگاکەمان بێتە جگایەکە خانەوادە جێ و مەقامێکی باشی هەبێ منداڵێکە لە هەمچین خانەوادەهایە گەورە دەبێ بێگومان منداڵهایەکی سەربەرز و گەورە دەبن ئینشاءالله بۆی کە کۆمەڵگایەکی سالم و باشمان هەبێ هەمومان تێکۆشین تا ڤیدیۆیەکی دیکە هەمتان بە خودای بانی سەردەست بێرم خوداتان دەگەڵ